هەر سەبارەت بە دۆخی ناوچەکە بەم گۆڕانکاریانێک کە ڕووی داوە. تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی سەبارەت بە هەڵوێستی ئەمریکا لەبارەی جەنگی ئیسرائیل و ئێران لەگەڵمانە بێت. بەڕێز تۆم حرب سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. ینی هەڵوێستی ئەمریکا چۆنە بینن لە ینی نێوان هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و پێچەوانەوە ئێران بۆ سەر ئیسرائیل؟ بەڵێ گوێبیستیەوەم. بەڵێ بەڕێز تۆم حرب هەڵوێستی ئێران هەڵوێستی بوون هەڵوێستی ئەمریکا چۆنە بینن؟ لە بڕوادام ئەوەی لە ڕوادام ئەمریکا پشتیوانی لە هێرشەکانی سەر ئێران دەکات، چونکە ئەمریکا بوو سەرۆک ترامپ 60 ڕۆژ کاتی بە ئێراندا بۆی ڕێککەوتن بکات لەگەڵ ڕەزامەندی بۆ پێشنیازەکەی ئەمریکا دەربکات بۆ هەڵوەشانەوەی دامەزراوەکانی بەرهەمهێنانی بۆمبی ئەتۆمی و هەروەها ڕەزامەندی دەربکات بۆ هەڵوەشانەوەی بکوژانی گروپە بریکارەکانی ئێران وەک حزبوڵڵا حوسیەکان و ئەو موشەکانەی کە بەرهەمی دەهێنێت هەمووی هەڵوەشێتەوە. ئەمە تەواوی پاکەجەکە بوو، بەڵام ڕەزامەندیان دەرنەکرد. بۆیە لە چەند ڕۆژ بۆیە 60 ڕۆژەکە تەواو بوو ڕژێمی ئێران لە بری ئەوەی پرۆژەکانی هەڵبوەشێنێتەوە، پرۆگرامی یۆرانیۆم پیتاندن هەڵبوەشێنێتەوە کە 15 بۆ 20 ساڵە لەسەری بەردەوام بوونە، وەکو ئیدارەیەکی دیکەی ئۆباما، وەکو ڕێککەوتنەکەی ئۆباما لە 2015 ئەمە بۆ ئەمریکیەکان قبولکراو نییە و ئەمەش پرۆسەکە خێراتر دەکات بۆ بەدەستهێنانی توانەکان بۆ بەرهەمهێنانی بۆمبی ئەتۆمی. ئیسرائیلیش ئەو کارەی پێویست بوو بیکات کردی کە هێرشی کردە سەر ئێران. بابەتە باشەکە ئەوەیە گەلی ئێران لە نێو ئێراندا و لە دەرەوەی ئێرانیشدا خۆشحاڵن. سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانمان کرد، ئەوان خۆشحاڵ بوون، خۆشحاڵیان دەربڕی لەو هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێرانی ئەنجامدا. زۆرینەی وڵاتانی عەرەب زۆر خۆشحاڵن. سەری ماری هەموو تێکدانی سەقامگیریەکان لە چەندەی ڕابردوودا لە کۆتاییدا بامانجگیرە، بەڵام وڵاتانی عەرەب دووڕوون شتێک بە ئاشکرا دەڵێن، بەڵام لە ناخی خۆیاندا بیرکردنەوەیەکی دیکانەیە. ئەمە کێشەی نەتەوەی عەرەبە، ئەو هەستە ڕاستەقینەی خۆیان دەرنابڕن بۆ ئەوەی خەڵک پشتیوانی لە سەرکردەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکات. ئێستا هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران سەرکۆنە دەکەن، بەڵام لە پشت دەرگاکاندا ئەو قسەی دەکەن کە چەند ساڵە دەیکەن بۆچی ئەمریکا سەری مارەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناو نابات کە ئێرانە. ئەمە کێشەکەی ئێستا زۆر باشە. نەخشەی ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ینی نەخشەیەکی نوێ، ئایندەیەکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دایک ئەبێ؟ ئەمە لە دایکبوونی ئاشتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، نەک نەخشەیەکی نوێ. ئەو نەخشەی کە هەیە ئەمە بۆ خەڵکەکەیە لە ناوچەکەدا و دوای ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانی هەندێک گەل دامەزران و هەندێک دەوڵەت دامەزران لەلایەن دیکتاتۆریەکانەوە حکومڕانی دەکران، وەک سووریا و لە عێراق و وڵاتانی دیکەش. خەڵک داوا دەکەن بە دیاریکراوی پێکاتە جیاوازەکان و پێکاتە ئاینیە جیاوازەکان داوای مافی چارەنووسسازی دەکەن، مافی چارە خۆنووسین دەکەن، نەک لەبەرەوەی ئیسرائیل هەوڵی داواکارە بکات، بەڵکو ئەوان خۆیان دەیانەوێت بەیەکەوە بژین لەگەڵ کەسانی دیکە بەیەکەوە بژین و سەرکوت نەکرێن لەلایەن ئەو گروپانە. بۆیە ئێستا دەزانم ئێستا سەردەمێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو سەردەمە نوێ ئەمریکا وڵاتانی ڕۆژاوە دەبێت تێیدا بەشدار بن، نەک کار بۆ حکوومەتێکی ناوەندگەری بکەن،
بەڵکو دەبێت خەڵک فێر بکەن و یارمەتی بدەن چۆن لە ناوەندگەری دوور بکەوێتەوە عێراق سووریا یەمەن لوبنان دەبێت خەڵک بەو شێوەیە بژین باشە چۆن نتوانێت خۆی لەم جەنگە دەرباسکە یاخود نەبێتە بەشێک لەمە یان بێلایەن بمێنێتەوە چۆن نتوانێت ئەمە بکات لەو بڕوایەدام حەشدی شعبی کێشە بووە و حکوومەتی عێراق ناوێت ببێتە بەشێک لەمە بەڵام کاتێک ئێران فشاری دروست کرد بۆ پێکهێنان و دامەزرانی حەشدی شعبی گروپی دیکە لە ناو عێراقدا بۆ بەرژەوەندی ئێران دروست کراوە ئێستا لە کارەکان دوور نەکەوتەوە بەڵکو ئێستاش هەر بەشێکە لە سوپاپ تا ئەو کاتەی بەشێک من لە حکوومەتی عێراق و هەوڵ بدەن حەشدی شعبی دوور نەخرێتەوە دەبێت هەڵبۆشێندرێتەوە دەبێت ئەم گروپی حەشدی شعبی هەڵبۆشێندرێتەوە ئەگەر ئەم کارە بکرێت عێراق لەو شەڕە دوور دەکەوێتەوە بەڵام ئەگەر حەشدی شعبی حکومت بباتە ناو شەڕێک ئەو کاتە دەست بەجێ لە نێو دەبردرێت چونکە خەڵکی عێراق دژی حەشدی شعبین بەڵام لە سەریاندا سەپێنراوە لەلایەن ئێرانەوە باشە بەڕستۆم ینی لەلایەک دانوستان لەگەڵ ئەمریکا ئێران لەلایەکیشی ئیسرائیل هێرشەکاتە سەری ینی چی ماوەتەوە بۆ ئێران ینی بۆ نمونە ئێران چی بکات لەلایەک ئەمریکا داوای داروستانی لێکە و دانیشن بەیەکەوە کە بڕیار بوو سبەینێ بەیەکەوە دابنیشن لایەکی ترەوە پێش دانیشتنەکە ئیسرائیل هێرشەکاتە سەری ئەمە چۆنە لێ کاتە لە بڕوایدام تاکە دانوستان تاکە مێزی دانوستان بکرێت ئەوەیە دەسەڵاتی ئێران دەستبەردار بێت دەستبەرداری کاریەکانی ترامپ بێت هیچ چەکێکی ئەتۆمی بەرهەم نێنێت پشتیوانی لە بریکارەکانی نەکات لە دەرەوەی ئێران پرۆگرامی موشکی بالستی دەبێت سنووردار بکرێت و ئێستاش سوپای پاسداران بە تەواوی هەڵبۆشێندرێتەوە دەبێت هەڵبۆشێندرێتەوە ئەمەش تاکە ڕێگەیە دەسەڵات بمێنێتەوە بەڵام ئەگەر بەم شێوەیە بڕات و دەستبەرداری داواکاریەکانی ئەمریکا بێت خەڵکی ئێران لەوانەیە دژی بوەستنەوە کارێکی دیکە بکەن بینیمان هەفتەی ڕابردوو بینیمان بەشێک لە شۆفێرانی بارهەڵگرەکان دەستیان بە بایکۆت کرد لەوانەیە سندیکای کرێکارانیش بایکۆت بکەن لەوانەیە جموجۆڵ لە نێو ئێران بەدی بکرێت و دەسەڵاتیش ئەگەری هەیە لە نێو خۆدا گۆڕانکاری بکات و لە کۆتاییدا ئەگەری هەیە دەسەڵاتی ئێران گۆڕانکاری بەسەردابێت زۆر باشە کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتیە بووە ینی هەموو وڵاتان بێ جیاوازی باسییانەوە کرد کە بێم هێرشانە ڕابگیرێ و سنوورێک بۆ هێرشەکان دابرێن و دۆخی ڕۆژڵاتی ناوەڕاست باش بکرێ گرژەکان نەمێنێ ینی پێتان وایە هێرشەکان بەردەوامە بن گرژواڵۆزیەکان زیاترە بن یاخود و کۆی کە نوێنەری وڵاتان لە ئەنجومەنی یاسایش داوایەکەنی تر تۆزێک ناوچەکە هێورە بێتەوە تاکە دانوستانی ئاشتیانە بۆ ئێران بکات ئەوەیە دەبێت دەستبەردار لەو کاتە ئێستادا هەر سازشکردنێک لەگەڵ ئێران بێ ئەوەی دەستبەرداری پرۆگرام ئەتۆمیەکەی بێت جارێکی دیکە کاتی پێدات چاوەڕێ دەکەن تا ئیدارەی ترامپ دوای 4 ساڵ تەواو دەبێت و چەند ساڵێکی دیکەکە نەتەنیاهۆ نامێنێت پرۆگرام ئەتۆمیەکان دەست پێ دەکەنەوە لەو بڕوایەدام تاکە چارەسەر بۆ نەتەوە یەکگرتوەکانیش ئەوەیە و ئەنجومەنی ئاسایش نەتەوە یەکگرتوەکانیش کە کۆبوونەوەیان کرد ئەوەیە کۆببنەوە ئێران ناچار بکەن دەستبەردار بێت دەسەڵات دەستبەردار بێت بۆ ئەوەی کاری زیاتر نەکات و ئەگەر دەسەڵاتی ئێران بەردەوام بێت لە هێرشکردنە سەر خەڵکی سڤیلی ئیسرائیل ئەو کاتە ئەمریکاش بەشداری دەکات تێوە دەگلێت ئیسرائیل زۆر استراتیژیانە ناوەڕاستی ئێرانی بردومان کرد ناو ئێران و دامەزراوە ئەتۆمیەکانی بردومان کرد فەرماندەکانی سوپای پاسدارانی بردومان کرد
هەر ئەوەندەی بردومان کرد کەسانی سڤیلی بردومان نەکرد شوێنی خەڵکی سڤیلی بردومان نەکرد بەڵام ئێران ئەو کاری نەکردووە ئەمە دوو شێوازی جیاوازن کە هەر لایەنێک چۆن هەڵسوکەوت دەکات لە کۆتاییدا ئەمریکاش دێت پشتیوانی لە ئیسرائیل دەکات و یارمەتی دەدات سوپای پازداران بردومان دەکات زوویان درەنگ بەڵێ بەڕێز تۆم حرب بەڕێوەبەری هاوپەیمانی ئەمریکی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیموکراسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن